سەبارەت بە کاریگەریە ژینگەییەکانی بوومەلەرزە و هەروەها هۆکارەکان چین بە تایبەتی کە حاڵەتێکی لەم شێوە کارەساتی سروشتی ڕوودەدات. بەڕێز دکتۆر مەسعود حوسێن حەمید پسپۆڕی ژینگە و جیۆلۆجی لە ستودیۆ لەگەڵما. دکتۆر زۆر بەخێر بێ. کاریگەریە ژینگەییەکان چین کە بەم شێوەیە لە ساڵی 1939 کە لە ئەرزنجانی باکووری کوردستان بوومەلەرزە بەو شێوەیە ڕوویداوە تا ئێستا ڕووی نەداوە دووبارە نەبووتەوە. هۆکارەکانی چین؟ هۆکارەکانی سروشتین یان یەک لە هۆکارەکانی بوومەلەرزە سروشتیمان هەیە دەستکردمان هەیە، بەڵام ئەوەی کە لە منطقەی مەڕوو دەداتن هۆکارەکەی سروشتیە، ئەویش جوڵانی پلێتی عەرەبی و پلێتی ئۆراسیان خاستن لەو منطقەی کە پێی دەڵێن ئەنەتۆلیان فۆڵت لەوێن دەرێ ئەکتیڤ بووە. ئەگەر ئاگاتان لێبی هەفتەک وەبزانم هەفتەک پێشێستا بوو لە منطقەی ڕۆژهەڵاتی کوردستانیش زیلزالە بوومەلەرزەک ڕوویدا. ئەوانە هەمووی هۆکارەکەی سروشتیە، واتە هۆکاری دەستکردی لە پشت نییە. ئەویش بەهۆی جوڵانی ئەو پلێتانەیە لە باکووری کوردستان دەکەوتە خۆی منطقەکە دەکەوتە پشتێنەی زەمین لەرزەی جیهانی. لۆیە پێشبینی کراوە ئێستا ئەگەر لە هەولێر یان لە مووسڵ لە بەغدا ئەگەر بەو شێوەیە ڕووبدا پێشبینی نەکراوە، بەڵام ئەوە شوێنی بوومەلەرزەی پشتێنەی بوومەلەرزەی جیهانیە. لۆیە تەوەقوع دەکرێت ینی 3 ساڵ لە بۆ 5 ساڵ جارێک بوومەلەرزەی لەو شێوەیە دووبارە بتۆ لەسەرەوەی. کاریگەریە ژینگەییەکانی پاش بوومەلەرزەکە چی دەبێ؟ هیچ کاریگەریەکی خراپ بەجێ دەهێڵێت لە دوای خۆی؟ چۆن دەکرێت ڕوبەڕووی ئەمە ببینەوە کە کاریگەری نگەتیڤی نەبێت بە تایبەتی لە ڕووی تێکچوونی تۆڕەکانی ئاوکارە بە غاز ئەو حاڵەتە سروشتیانە؟ بێگومان کاریگەری نێگەتیڤی زۆر دەبی، خاستن لەلایەنی کۆمەڵایەتی. ئەتوو خەڵکێک بێ ماڵ دەبی، بێجێ دەبی دەستگا پەیوەندیدارەکان لەو کاتە هەموو دەم ئامادەباشی هەبی، ینی پلانی ئامادەباشی هەبی و چاوەڕوان کراوی. چکە بوومەلەرزە تا ئێستاش یەک لەو دیاردە سروشتیانەیە بەو پێشکەوتنە تەکنۆلۆژیای کە مرۆڤایەتی گەیشتی تێ ناتانین پێشهاتی 10 دقەش بزانین بۆ 10 دقەی داهات و ئایا ڕوودەدایان ڕووناداتن. دوێ دەبی دەستگا پەیوەندیدارەکان لە شارەوانیە بەرگری شارستانیە بە تایبەتی بەرگری شارستانی دەبی تیمی ئامادەکراو هەبی. بەڕاستی ئەمە پێویستە لە سەرمان بە خۆماندا بچینەوە، لەولایە ڕوویدا لەولایە ڕوویدا ئیشاڵڵا ئەمە شاری هەولێر دوورین لە پشتێنەی زەمین لەرزەی. بەڵام یەکەم شت کە دەبی بیکەین تیمی ڕاهێنرامان هەبی لە بەرگری شارستانی بۆ ئامادە بن بۆ هەر کارە ساتێکی لە ناکاوی بوومەلەرزە. بەڵام دووبارە دەیڵێمەوە کوردستان ئیشاڵڵا دوورە، ینی ئەوەی ئێستاش دێ ینی ئاخر پاشە لەرزە کە هات سعات 1:30 بوو 1:30 دقە 1 دقە بوو ڕوویداوە. ئەوە بوومەلەرزە دەبتە سێ تەوەری هەیە. یەکەمیان پێشە لەرزەی سەرەکی پاشە لەرزە. ئەوە پاشە لەرزەکەیە ئیشاڵڵا ناگاتەوە هەفتی بەس لێ تەوەقوع دەکرێت لەسەرەوەی چاربی هەزەکان 4.2 3.8 ینی تا بن 5 دەڕوە بەس ئیشاڵڵا ناگاتەوە. ڕوودانی ئەم کارەساتە سروشتیانە وەکو بوومەلەرزە هیچ کاریگەریەکی ژینگەی لە دوای خۆی بەجێ دەهێڵێت؟ بۆ نمونە گۆڕانکاری لە چینەکانی زەوی دەکرێت بۆ پێیکە جوڵەیەک دەکرێت و ئەو تەنانە لێک جیا دەبنەوە. لە دوای ئەمە چی ڕوودەدات؟ ئایا هیچ کاریگەریەکی مەترسێکی لەسەر ژینگەی مرۆڤ نییە؟ بەئەکید هەیەی، یعنی یەکەم گوتمان لایەنی کۆمەڵایەتی شوێنەکەی تێک دەداتن لەبەرەوەی کۆمەڵک مرۆڤ یان خێزان ئاوارە دەبن. ئەتوو پێویستە لەو شوێنە چکیان لە بۆ دابین بکەی بینایە باڵەخانەکان ئەوەی کە کۆدی زیلزالی ینی کە بینایەکە تەلارەکە نەخشەسازی لە بۆ دەکری هیچ کۆدێکی بە هەر نەگیرایە بینایەکە کرایە بێ کۆد دەڕوخێتن. خەتی یان هێڵی گواستنەوەی کارەبا ئەوانە لەو حاڵەتانە گازە کارەبایە نەوتە کارگەکانە ئەوانەی کە زوو گردەگرن. بەڕاستی دەبی لەو کاتانە زۆر هشیار بن، زۆر مقەیەد بن و ئەگەر بتانی ئینتاج بوەستی زۆر باشترە. لەبەرەوەی هەر هۆکارێک بە بوومەلەرزە دەبتە هۆی گڕگرتن یاخود تەقینەوەی. باشە ئەو کۆداوە و ستانداردانەی کە بەڕێزت ئاماژەت پێکرد پێویستە لە هەر پرۆژێکی نیشتە جێبووندا هەبێت بۆ کە کەمترین زەرەر و زیانی لێ بکەوێتەوە. چین ئایا لە هەرێمی کوردستان پەیڕەو کراوە؟ چۆن دەکرێت ئەمە پتەوتر بکرێت؟ لە هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە لەو 5 ساڵی ئەخیری زۆربەی پرۆژەکان ئەوانەی لە 5 ساڵی ئەخیری کراینە زۆربیان ئەوەی هەندێکی ئەمن ئاگام لێە بە هەندی وەردەگرن. ینی بەس بە هەند وەرگرتنەکەش زۆر نییە. ینی ئەمە هەولێر کۆدی زلزالی هەولێری هەتا 3.5
فدەکرێت لە هەفتایەکان ئەو داتای لە بەردەستی منە لە هەفتایەکان جارێک 5.4 بوومەلەرزە لە هەولێرێ تەزیل کرایە. داوا لەو برایانەی کە خانوو دەکەن شوقایان باڵەخانە دەکەن یعنی لەسەرەوەی 5 تەسمیمی بینایەکانیان بکەندەوەی پتەوتربی و خۆڕاگربی لە بەرامبەر ستانداردە جیهانیەکە چییە بۆ شوێنەکانی نیشتە جێبوون باڵەخانەوەی کە پەیڕۆ بکرێت بۆی کە ڕووداوی لەو ئەتو هەر شوێنێک خاتون هەر شوێنێک کۆدی خۆی هەیە. ئەو کۆدەی لە هەولێرێ ئەمە بەکاری دێنین کۆدەی کەمترە لەوەی کە لە سلێمانی یان لە دهۆک یان لە باکووری کوردستان بەکاری دێنی لۆ لەبەرەوەی دووبارە دەیرێمەوە ئەو پشتێنی زەمین لەرزەی جیهانی کە بە منطقەی زاگرۆس و تۆڕۆس و دۆڵی ئەنەدۆڵدا دەڕواتن ئەتو چەند لەو خەتەی نزیک بیەوە مەترسیت زیاترە چەندی لێ دوور بکەویەوە مەترسیەکەت کەمترە کۆدەکانیش کەمترە ئەتو ئەگەر لە باکووری کوردستان لەسەر 7 کۆدی سایزمی کۆدی 7 دەرەجە بینایەکی تەسمیم بکەی دەبی لە دهۆک لەسەر 5 بیکەی لە هەولێرە کوێی ئەو نەخشەیە کە ئێستا باست کرد لەسەر پلێتی عەرەبی و لەسەر ئەو خەریتەیە کە ئاماژەت پێ کرد هەم لە باکووری کوردستان و نزیکین هەم لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە و دوو جاریش هەستمان بە بوومەلەرزەکە کردووە لێرە ئەوەی کە هەستمان پێ کرد پاشە لەرزەکەی ئینشاءالله هیچ نییە دڵە ڕاوچێ دروست نەکای ینی خەڵکان ئینشاءالله هیچ نابی ئەوەی ئەمە کە ئەتیمادی لەسەر دەکەین دەستەی پێوانەی جیۆلۆجی عێراقیە کە چەند خەریتەشی هەیە بە خۆشحاڵیەوە بەڵام تا ئێستای کوردستانمانە هەولێری زۆنی هەولێرەیدانە بە 3 دەرەجەونی بینایەکان زۆری لەسەر 3 دەرەجەونی و تەسمیم دەکرێتن و شتێکی زۆر گرنگ هەیە ئەمە ئەو بەنداوانەی کە دەکرێت ینی بەڕاستی مەترسیەکانی بەنداو ئەتو ئەگەر بەنداو بە هەند وەرنەگیرێ لە کاتی تەسمیم جسمەکی گەورە لە ئاو تحملی بوومەلەرزەکی نەکا بتەقتەوە ئەوەی پاش خوار بەنداوەکەی زۆر لە مەترسیدا باشە دانانی تۆڕەکانی ئاو هەروەها بۆڕیەکانی غاز ئەو هێڵانەی کە خزمەتگوزاری دەگەنە هاوڵاتیان ستانداردی چین بۆ ئەوەی کە لە ئەگەری ڕوودانی بوومەلەرزە نەتەقێتەوە یا کارەساتی مرۆی لێ نەکەوێتەوە کۆی کە لە باکوور بینیمان کە هێڵەکانی گاز تەقینەوە و هەروەها کۆمەڵە کارەساتی دیکەی بە دوای خۆی داهێنا ئەوەش ستانداردی خۆی هەیە دەبی ئیلاستیستی مەتریالی ئەو مەوادەی بۆ ڕیا پایپە هەر نەوعەکە تحملی زەختێکی معەن بکات تحملی عینەن ئەو سایزمی کۆدەی بکە سکات و ئەو شەپۆلانە دێتن کە شەپۆلەکە بە ناو ناخی زەویدا دێن ئەو پایپانەیان ئەو بۆڕیانە هەر بۆڕیەکبی کە لە ژێر خاک کرایە دەکەوتە سەر کاریگەری شەپۆلەکانی بوومەلەرزەی لێ دەبی ئەویش کۆدی خۆی هەبی کە نەک وەکو ئەوەی ئێستا تەوەقع دەکەم لە هەولێرێش لە هەندە شوێن لە 1-2 ڕۆژێکە بۆڕی ئاوێ هەستن ئەو مشکلەمان هەیە لە مانجی 11 2017 ئەوەی لەسەر پێڵی زەهاو ڕوویدا هەتا لە هەولێرێ لە چەند گەڕەکەی بۆڕی ئاوێشکە ئەو بۆڕیانە بە ستاندارد نەهاتیە بە ستانداری دەرەجەکی ینی دیگرێکی معەن نەهاتیە لەوەی تحملی زلزالەکەی بکات ناکاو دەشتێتن ئەوەی بەپێی ئەزمون تا ئێستامە بینیومانە و بوومەلەرزانەی کە ڕووی داواچە لە ڕۆژهەڵاتی کوردستان بچ لە باکووری کوردستان و شوێنەکانی دیکە بێ ئای ئەمەی کە ئێستا ڕووی داوە بە گوڕی 7.8 پلەی ڕیختەر ئەگەری جارێکی دیکە دووبارە بوونەوەی هەیە جگە لەو پاش لەرزانەی کە لە دوای بوومەلەرزەکە ڕوودەداتەوە تا چەند مەترسی دروست دەکات بوومەلەرزە تا ئێستاش دووبارەی دەکەمەوە یەک لەو دیاردە سروشتیانەیە کە ئەمەناتانی پێشهاتی بکەین هیچ شێوەیەک پێشهات هەیە بە زۆر کەمی ینی 4 دقه 5 دقه پێش ڕوودانی بوومەلەرزە سەرچیەکەی پێشهاتی بکەین بەڵام بۆ مەودای درێژ ناتانین پێشهاتی بکەین بەس بەخۆی سایکلەک هەیە لە بوومەلەرزەی ینی بوومەلەرزە ئەوانەی لە 5 گەورەترن 3 لە بۆ 5 ساڵ جارێک دووبارە دەبتەوە ئەوەی 7 لە 7 بەسەرەوەی هەتا 12 10 ساڵ جارێک دووبارە دەبتەوە باشە ئایا هۆکاری مرۆیی دەبێتە هۆکاری ڕوودانی بوومەلەرزە بۆ نمونە باس لەوە دەکەن تاقیکردنەوەی بۆمبی ئەتۆمی یا تاقیکردنەوەی ژێرزەوی ئەبێتە هۆکاریەوەی کەو خانانە جوڵیان پێ بکرێت و لە ڕێڕەوی خۆیان لا بدەن بۆیە بوومەلەرزە ڕوودەدات ئایا شتێکی لەوبارەوە هەیە بە زانست بیسەلمێنێت بەڵێ بوومەلەرزە یەک لە هۆکارەکانی دروستبوونی بوومەلەرزە تاقیکردنەوەی ناوە چییە کە ئەتو تەقینەوە چی دەکەی هەزاتت لە بۆ دروست دەکە وەکو ئەوەی طبیعی بەڵام قووەتی ئەو قووەتەی کە طبیعەت سروشت هەیتی ئەو قووەتەی نییە و ئەو شوێنەی کە لێشی ڕوودەدا شوێنەکەی دیاری کراوە ستا ئەگەر لەو شوێنانەی کە ئەکتڤە بە سروشتی جوڵی دەکاتن لەو شوێنانە ئەگەر بوومەلەرزەی بکەی
بوومەلەرزەکی دەستکرد دروست بکەی لەوێندەرێ لەوانەیە بە قووەتری بکە ئەو حەف بەڵێ. دەرەجە لەوانەیە بکاتە 10 دەرەجە بەڵێ بەڵام هەردوو زۆریمان هەیە بەس ئەوەی دەستکردەکە ئەو قووەتەی نییە باش باش بەڕێز دکتۆر مەسعود حوسێن حەمید پسپۆڕی ژینگە و جیۆلۆجی زۆر سپاس لە ئەستودیۆی کوردستان 24 لەگەڵمان ئامادە زۆر سپاس. زۆر سپاس